لە ماوەی ڕابردوو لەسەر هۆکاری جیاجیا هاونیشتیمانیان بە چەکی بێمۆڵەت دەبوونە قوربانیا خۆت ناهۆشیاری هەندێک لە هاوڵاتیان و خراپبەکارهێنانی چەک بۆتە هۆی ڕوودانی گەلێک کۆکار بۆ ئەمەش نمونە گەلێک لە بەردەستن لە شار و دێهاتەکانی کوردستان. ئەوە یادداشتی ڕێکخراوەکانی قەزای سۆران بوو بە هاوکاری چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕێگریکردن لە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و مامەڵە پێوەکردنیان لە بازاڕەکاندا بە شێوەیەکی ئاسایی کە هۆکار بووە بۆ زۆرترین ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و ئەنجامدانی تاوان. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە بازاری ئازاد بەشێکی زۆر ینی هاوڵاتیان یاخۆت خەڵکانێک لە پشت ئەم بابەتەوەن بازرگانی بە چەکەی بێمۆڵەت دەکرێت گەنجان یاخود دەبین ڕۆژانە ئالوگۆڕی یاخود کڕین و فرۆشتن بە چەکی بێمۆڵەت دەکرێت مەش کاریگەری و یاخۆت ڕووداوی گەلێکی بە دوای خۆیدا هەنە و ئامۆرەکانی پۆلیسیش لە سەرتاسەر هەرێمی کوردستان ئەمانە شاهێدی و ڕاستی بابەتەکەن. بەپێی ئامارەکانی پۆلیس ساڵانە بەشێکی زۆری تاوانەکان بە چەکی بێمۆڵەتەوە دەکرێت کەچی بۆ هەموو تەمەنەکان لە بازاڕەکاندا بە ئاسانی چەک دەست دەکەوێت و کڕین و فرۆشتن و مامەڵی پێوە دەکرێت. ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 16 ساڵی 1993 عراقیە بەڕاستی یاسایەکە زۆر جوانە ئەگەر هەموو بەندەکان و هەموو مادەکانی ئەو یاسایە تەطبیق بکرێت هیچ کەسێک ناتوانێت بە ئاسانی چەکی بەدەست بکەوێت بەداخەوە ینی لێرە دەبینین هەموو مادەکانی یاسایەکە پێشێل کراوە و ڕێنماییمان هەیە ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2009 وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوش ئەگەر جێبەجێ بکرێ وەکو تەشریعێکی فەرعی دەبینین هیچ کێشەیەک نابێت لە وڵاتە. بەڵام دەتوانم بڵێم سەر تاپای یاسایەکە هەموو خاڵەکان ئەوەی ڕێنمایەکەشەوەی هەرێمی کوردستان هەمووی پێشێل کراون کەسێک خواردەمەند 8 ساڵ لێرە زۆر بە ئاسانی چەکی بەدەست دەکەوێت لە وڵاتە. لە سەرەتای ئەم ساڵ وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێم بە بڕیارێکی تایبەت چەکی بێمۆڵەت و ڕێگاپێنەدراوی بە هەموو جۆرە قەدەغە کرد بەڵام تا ئێستا بڕگەکانی ئەو بڕیارەکاری پێنەکراوە و کاریگەری نەبووە لەسەر و دیاردەیە. شارەزایانیش پێیان وایە بە ئەو مەبەستە هەرێم پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە لە پەرلەمانی کوردستان دەربچێت هاوکات و شیاری تاکەکانی کۆمەلگا بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە کە دوجار کاریگەریشی دەبێت بۆ کەمکردنەوەی تاوان و ڕووداوەکانی چەک. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.